وش دایکە بۆ خۆیان بمزانیان شو ئەوەنە ناخۆشەوە بێ ئەو هەموو ئیشە بکەم قەت نەمەکرد وەرە چۆن دڵی وەڵڵا لە شو خۆش دەمێتە حەرزان بەڵێ ئاتۆ بزانم بە چۆنە ئەدەی تۆزێ خوارە ئێستا باشە کوورە دایکە خواردترێ کرد ئێستا ئێستاوە عیبی نییە بەخوا بێ بۆ سعدیە بڵم خزمەتکارێ بگرێ من تااقەت یم هەموو ئیشەم نییە ئەنجا بۆ پێی ناڵی هەر پارەکان هەمی بۆ هەنارخانە پێی بڵم لە کارەکەرێکم بۆ بگرە پێڵێم باخوا کچم توێر بەکشێنش تەماڵی حەزەی لە ئیش نەبوو وەڵا تۆ ئاوەسمانکەی جوانە ڕۆینەوە ئاڵێم ئەوە تو بۆ ئەم قەنەفە وشتانە بەم پیاوە ناگۆڕی پێی بگۆڕە باونە پارە بۆ هەنارخان سەرف نەکا با بۆ تۆی سەرفکە ئێدایکە گیانەوە چەند مانگە کڕاوە بۆ ئەو مەسرفە بەو پیاوە بکەم پێی بکە ئای مەحێدین بەخوا لە بیرمە هەرچیەکەم پێوت یەکسەری هێنایەوە جا خۆ بە قەرزەی هێنایەوە دایکە دەقەی چێکا چییە قابی لە قەرز خۆی ئیرایەوە درایەوانێ کوورە دایکە گیان تا ئێستش سعدی قەرزی باوکم ئەیاتەوە تۆ باسی چی ئەەکەی دەقەی چێکا کچی بۆچی بووە چی خۆ بێ وابێ بابوو مام کاقەی چێکا بخواونی ئێ سعدی لای مێر سووک و سەلیمتان کردم سووک و سەلیم نابیدە تۆش واز بێنەوە ئەڵێم ئەی بابچین شتی بازاڕیە بکەین با سعدی بڵە پارۆباتی بچین بازاری بکەین دایکە گیان چاوەڕێی خۆی یەکەم بێتەوە لەگەڵ خۆیان سلام علیکم ئەوە بەسەر خۆیان هاتەوە ئەک بەخێر بێتەوە عەلەیکە سەلام ئەبڵە ئەمیرە کوی وەڵا باشم یەخوا بەخێر بێتەوە ئیش ناوماڵین ها ماڵمان بۆ کردی بەگوڵ من لەبەر خاتری ئەوە نەبێ بۆ چیە مەسەر و لێرە ئیشەکەم ئەمینە زانی ئەمە زۆر کەفم بە تۆ دێتن ئەمن دام نایە ئێواری نییە یەکە داوەتتان بکەم ئەرە وەڵڵا من حەزم لە ماسیە کوجە نەک ماسی کەبا تکە تکەش سەر چاو ئەوزە نییە دەست بکەن وەستا ئەوەی وەستا کەریم حەبلە چی هەیە تکەکە هەر بە لێوی دەخوێ قپ قابل بەخۆتە شتانە ئەو ئیشی ئەوە تا دەکە جێژنەی ئەرە وەڵڵا ماڵمان پاکردەوە هیچ ئیشەکە بۆ نێشتی بەس نییە وەختی جێژنەی ئیشا بەبێ دێتەوە یعنی دوێ خاوێ کرایەوە مادەم جێژنەی دەبێ هەموو خاوێ کرێت بەس مشتم پێویستە بێ بچین بۆ بازار هیچم نەکڕێەوە بۆ جێژن جلەکانی بەریشمەمووی کۆم بۆ لەبەری بەسە چاو بەس ئەو عالفێ کەچ دەچێ بازاری شەو یەقەچەکە شەو مۆڵشتەمووی هەیە ئەدی حەیرانی بوو یعنی شەوێش بێن گوا دەستە بازاری بەسە چاو پێویستت بە هەشتێک بیترەوە پارە لەکەنا یاخوا حسابی پارەم کردیا بێوەی بیسادی کرد بێوەی ئەبڵە حسابی پارەم لەگە تو کردیا خوانەکە ئەبەت ئەبڵە سعدی هەمیشە لە خزمەتی تو دەبووە خوا ڕاستەکەی یاخوا بێوەی بیر سعدی في خدمة الخصو حەیرانی لە هیچەکەم نیە خۆدایە لە وڵا ڕۆڵێکیان یاخوا خوا لێکتان نەکات چێگەدەت نازان نەبی ها کچە پێتێک دەچم نییە ئەگەر لە شتەکی کەم بیتن حەیرانی بم دوای نەڕێ گوێم لێ نەبتەوە تخوا ناناسعدی بەس یەک شتیە تەکلیفەکەم هەیە دەرێم سبەی جێژنە نییە سبێنی لەکە هەناری دەبم هەناری چی؟ تۆ بەیەکەم ڕۆژی جەژن لەگەڵ منابی وازانیت؟ ڕاستەکە ئەبێ لەکن کچی من بیت دەناخۆ نارێم هەلەکەوی بە حەت چوار ڕۆژە و جەژنە ماشەڵڵا و جەژنە درێژ کرایتەوە چار ڕۆژە یەکەم ڕۆژی حسێبە ئەها دووەم دیم شتیوان نییە کاکەی یەکەم شەوەکەی سعدی شتیوان گوێ بگرە یەکەم ڕۆژ لەگەڵ منای بڕۆ دووەم ڕۆژ و سێم ڕۆژ بڕۆ بەلای ئەو کێفی خۆتەیتە حەیرانی بم چاوەکەم ئەگۆ دووە دەکەن ینی هەردێم ینی بەس دیە چەند سەعاتە گوێ دەبوو نەخێر گوێ بگرە جا باشەوە ئێمە ڕازی بووین بەخوا بێژن ئەوە ڕازی نابێ خوا بزانێ لەسەر ئەم مەسەلێ لەگەڵ ئامۆزاکایەتی کردووە تو خوعیم ناکەی بۆ ژنەکی گەورەی نازداری وەچی تو پرسڕاتە قوتیلێ قوتیلەی چیەوە کوڕ و گەورەی ماڵەوە هیچ چۆن لەجێی باوکێتی هەموو شتێکم بەدەست بێژەنە یعنی بێژەنی ڕازیکەم ئەنگۆ ڕازی دەبن کاکەم ڕازیکەم نیش ڕازیە وەدم کەون